لە میزانی ساڵی 2013دا لە 100% میزانیە بەکار هاتووە لە ساڵی 2016 تا ناوەڕاستی مانگی ساڵی 2017 لە 130 بووە لە کۆتاییدا بەرەو لە 124 ڕۆشتووە و ئێستا لەم کاتەیە کە ئێمە ئیش دەکەین لە ساڵی 2018 ئەوە بۆ ماوەیەک لەو مدەی دەستپێکردنمان لە ساڵی 2010 تاکو ئێستا هیچ بڕە میزانی و بودجەیەک ناتوانێت ناو دەستگای تەندروستی پێشمەرگەوە بەڵکە ئەوەی کە هەمانە تەنها بە خۆبەخشی کارمەندەکان و هەڵوها ئەو مادانەیە کە لە مەخازندا جێمان ماوە کاتێک کە تۆ لە 105 بۆ 35 ئەبڕیت هەن زۆربەی خەڵکی ئەوەی کە لە وزارەتی پێشمەرگای ئاساییە لە 105 لێ بڕێ پێویست بۆ بوو کە تەمویلی زیاتر بکرین بۆی پارەکە تەوزیعکەین وەزارەتی پێشمەرگە بڕیاریدا لە پێشدا لیوا فەوجەکان موچەکە وەرگن لە پێشدا لیوا فەوجەکان کە لە ئەرکدان موچەکانیان وەرگر بە 5 بۆ 35 ئێمە کو دەستگای تەندروستی پێشمەرگە لە 138ەکە بڕابوو لەبەرەوە هاتین لە 105 بۆ 35 بە هەمان شێوی وەزارەتی پێشمەرگە بڕینەکەمان دیاری کردووە بەڵام ڕێژەیەک نەقسمان هەیە کە لایەن بە ڕێزان وەزارەتی دارایی و تاکو ئێستا دابین نەکرا هەرچەندە وەزارەتی دارایی بەڵێنیاوە کە دابینیکە ئەو نەقسەی کە هەمان بووە بە شێوەی قەرز لەبەری ئێمە نامانویست کارمەندێکمان موچە وەرگێوێشی تر وەرنەگرێت لەبەرە تەوزیعمان کرد بەسەر هەموویە پێ ڕێژەی موچەکەی لە 16.28 جگە لە بڕینەکە نەقسی هەبووە ئەو 16.28 داوای تەمیلمان کردو لە وەزارەتی دارایی کە ئەو تەمیلەمان باتی 16.28ەکە ئەدەینەوە چونکە ئەبێ هەموو کارمەند و پێشمەرگەیەک لە وەزارەتی پێشمەرگە عینەن موچە وەرگرێ ئەبێ هەموو پلەیەک لە وەزارەتی پێشمەرگە هەموو یەک موچە وەرگرێ